بەناوی خوای گەورەی مێهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە شوێنێکی جیاوازتر لە بەرنامەی ڕابردوو دێنە خزمەتان. ئیشی ئەمە ئەوەیە کە بەردەوام لەگەڵ ئەوەی کاچینە ناوچەی جیاواز بەسەرەکەینەوە دیمەنی جوانیشتان پیشان بین. هەڵبەت کوردستان بۆ ئێمە هەمووی جوانە. هیچ جیاوازێک لە نێوانی دهۆک و لە نێوانی سلێمانی و لە نێوانی هەڵەبجە و لە نێوانی هەولێرا بۆ ئێمە نییە. خۆ ئەگەر ئێمە بمانتوانایە هەر جارەی شوێنێکی جیاوازترمان لە ئێستا بەسەر بکردایەتەوە ڕەنگە خۆشتر بواە. بەڵام ئەوەنێ ئێمە پێمان کراوە ناوچە جیاوازەکانمان بەسەر کردوتەوە. هیوادارم ئەوەی کە پێشکەشمان کردوون لە ڕابردوودا بەدڵی ئێوە بوو بێ. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە دۆڵی جافاتین. دۆڵی جافایەتی دۆڵێکی باوڵێن دوور و درێژە لە کۆمەڵێک گوند پێکاتووە. ئەم ئێوارەیە ئێمە یەکێک لە گوندەکانمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە لە خزمەت ئێوەیە بچین بۆ گوندەکە. ئەوش بریتە لە گوندی هەڵەدن. هەڵەدن بە زۆر شت بەناوبانگە، نامەوێت لە پێشێکێکایە من خۆم باسی کەم. هیوادارم لە درێژەی بەرنمەکەیە ئەوە ڕوون بێتەوە. گوندی هەڵەدن کاڵێن لە ناوچەی جافایەتیە سەر بە ناحەی سوورداشە مرکزی قەزاکەشی بریتە لە دووکان. بەو هیوای بەرنامەی ئەم ئێوارەشمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و لەگەڵ ئەوە کە چوینە ناوچەیەکی جیاواز شتی جیاواز ببینن. فەرموون خۆشەویستان با پێکەوە بچین بۆ گوندی هەڵەدن. السلام عليكم. چۆنی باشی سەحەت چۆنە چاشی باشی ئەمە چییە بەدەستەوە؟ ئەمە کارگە خۆمانە کارگە عەستڵە ئیدەوە بێ زەحمەت دەتوانی بیدێ دەست من. ئەمە قارچکی ناو جیایە؟ نانا ئیناو جیانی بندەوەنە ئیناو جیا بندەوەن ئیدارە ئەمە بندەوەنە ڕێ بازان ئەم ساڵ زۆر ئەمە کارگی عەستڵە. ئێستا لای خۆمان بووینایە یەکینم کردبوو لە لای کۆتەڵ و ئەوەی ئەمە ئێمە لێرە شێتی ئەو بەرهەیەتی ئەم بەرهەیەتی ئەو بەرهەیەتی هەمووی کارگە. ئەمە چۆنی لێنەی؟ ئەمە زەردیەکەی لە چۆڕە ئاوی گەرما دوو ئاوەکەی ڕێژی ئاوەکەی بێ بڕژی بە سوزگێچاکەی دوا ئەوەی سوودیەکەیەوە لەگەڵ ڕۆن و پیازە ڕەنگە بە لەزەت بێ. وەرە با جێستمە دەست خۆش بێ دەست خۆش بێ یاخوا بگەڕێ ناوەڵا سپاسانەکەین بەس بگەڕن بای تریش بدۆزنەوە بە ئاخر ئەڕووین ماڵمان لە ئێرە ئاڕووین دەی باشە فریا ئێوارەکەی حەزم کرد بە دەستانەوە کە بینیم. مامنون سپاس دەکەین. بیبرژێن بە خۆتە. دەست خۆش بێ یاخوا.
بەچی ئاگەڕی وەڵا بەدە قاچکە هەیەی ئەمساڵ وەڵا لە بەعزە شوێنێک زۆرە بەهۆی باران و تەڕێکەوەی بەڵێ بەڵێ باشە قارچکی ئێرە قارچکی چییە؟ قاچی بوترەچێنەی پێڵێن بە تروچێنە بەڵێ بیستمە جاری تریش بەڵێ قارچکێکی وازام خۆشیشە زۆر خۆشە باشە ئیجایەکە یا ئیدارە وەڵا لە عەرزەکە پێیابێ هیچیان نییە هیچیان نییە هیچیان نییە ئیوا هەیەڵی ئیدارە ئیوایڵی جیاکە نەبابەیدار نییە زۆر چاکە ئەی ئەم ساڵ شکر هەیە وازان وەڵا هەیە زۆر لەو شاخە ئەو بەڕێ وێ زۆری هەیە ئێرەکەمی هەیە ئێرەکەمی هەیە هەرەوەڵا هیچتان دۆزیوەتۆ وەڵا من نەگەڕ دوانمان دۆزیوەتەوە باشە ئیشەڵا خوا ڕزقتانە ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنن وەڵا باشین الحەمدوللا باشن شوێنەکەی خۆش و فێنک و فێنک و خۆشەوە عیبە نەیگری موفق بن ئینشاءالله ئەم کارگایان لای شوێن هێندێک شوێن پێڵن قارچی بەڵێ خۆت ئیوایە لە دەشتا ئای برژێنێ بەڵێ هەشە سووریەکان بەڵێ وایە برژانەکەی ئاسایی ینی ئاوشتی لێ ناڕژێ ژەهراوی نییە برژانەکەی کە ئاگرێکە کردەوە پشکۆی کەوت ئەو لاسکەیەگری خێسەر ئاگرەکە ئەنجا ناوی پڕە بێ لە ئاو تۆزە خۆی تێکە زۆر مزر خۆشە زۆر خۆش ئارەوەڵە وڵی پێسێ بەلەز ئارەوەدا بەلەزەتە دەی دەستان خۆش بێ و خوا مەفەقتان کاخوا ئینشەڵا خوا ڕزقانەدا بگەڕێن ئینشەڵا ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەڵێن قارچک هەورە تریشخەش دەوری هەیە نەوەڵا ئێستا هەر کەس بۆ خۆی قسە ئاکاوە ئازانێ ڕێک وایە هەر کەس پێی خۆشە قسەی خۆی سەرکەوێ ئەم کارگا سادو گەرمی لە عەرزەکە دروست دەبێ سەرەوەی هەتا وشتیە کاتەوە خوارەوەشی تۆزێ تەڕە لەگەڵ جەوی هەتاوی گەرمی لێدا ڕێک دێتە دەرێ جوانە هەرەوەڵە جوانە دەی بگەڕن ئینشەڵا بەشکم ئینشەڵا ئەو بۆ شوێ ئینشەڵا بۆ باخچەی کوتمی شەڵا لێگەڕە چی بۆ سوزام حیوان دۆشینێ بۆ شتێک حیوانمان نیێمە ئەی چ دەکەی لە باغێسا وەختی چییە؟ وەڵا وەختی هیچ دنیا جارێ ئەی چیەکەی لەوێ؟ وەڵا بخۆمان هاتووینەوانێ خانومان هەیەوەتە ئەلەوێ ئەنجاکانە جارێشتا ئەی خۆ هیچ بەخوا باوەڕ ناکەم هیچیش پێگەی بێ نەوەڵا ئەوە ترسەکانمانەوە ترسمان هەیە لەوێ و ئەی ڕزی دێمتانەیە؟ ڕزی دێمانەیە بن شاخێ بەخوا دوورە ئەرەوەڵا خۆ بەخوا ئەوێژ وەختی بژارە نەختی هیچ شتێک نەوەڵا دەرمانان پێکرد و خەڵک بەخوا بۆی بخێو کرد تخوا بەخواسا مڵک دەخەڵ مڵک بەخێو ناکرێ بەخوا ئێستا خۆمە توانامان نەماوە هەر بۆ خۆشی خۆمان دێنێ ئێرە دەی باشە موفق بن یاخوا موفق بن دانەخراوە زۆر باشە قفڵەکەی پێوە بوو وەم زانی داخراوە دەبەر دووکە سلام علیکم چۆنی قوربان قەی ناکە دەست خۆش بێ وەزە چۆنە شکر باشی خوا لێ ڕازی بێ چاکی شکر جارە با پرسم بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەگەڵ ڕەمەزانە تەواو باشی بینتان باشە لەخوای بەزیادە الحەمدوللا الحەمدوللا ئاو تۆزێ خۆشت دەخافڵێنی باشە لەخوای بەزیادێ نێرکە پیاز بیستم الحەمدوللا ئەم ساڵ خەسار نابن ساڵان خراب نییە باشە ساڵان ئان کرد و فرانەیە ئێستا باشە وڵات چاک شتێ هەرەکە باشە وڵا نایبرۆشین دەیدێمە خەڵک ئەی باشە دەست خۆش بێ و خوا خێری بنووسێ خوا چی هەر بۆ بێتاقیقەتی خۆت هەرەوە نەت کردووە ئەو نەم کردووە ئەوەی ڕمێتیاێ لێ یەکەمەوە بۆ زەوێکە ئاوە بە بەیاری ماوە وڵی جارە قوڕە نەچەدراوە بە تەمابیکەی بەچی وڵا ئەگەن زەرعاتێک تەماتێک خەیارێک بامێشی لێ بنێژیان ماشێک هیچ کە حاجی خەڵکی هەڵەدن زۆرتر بە چیوە مەشغوڵن وڵا هەر بە ماڵاتی و ماڵاتیان هەیە ماڵات ڕەشەوڵاق یا وڵا ڕەشەوڵاق ئەی حیوانی ور ماڵاتی وەدەیان نییە هیچی
ئەو بۆ نییە بەخوا شوانی دەوێەوە لا شوانێوێ شوانیش نییە مناڵ نایکەن شوانی ناکەن ڕاستە ناوەڵا نایکەن شکر دەیەکەتان ئاوادانە لە خوای بەزیابێ الحەمدوللا هەوایەکی خۆش وەڵانە لە خوای بەزیابێ ئەی ئەمان لە نعناچێ و ئەی ئەمە چی ئەمان ئەمان ئێستەوە بن عەرزەیە سێوە بن عەرزەیە ئەوەی ساڵی جەڵ ناکەن هەرە بخۆی هەرەداتەوە بۆ هەڵی ناکەنن ئیسادی لێ ناکەن هەلی ناکەنن ئەی بەر و مزگەوتان چۆنە وەڵا بەر مزگەوتمان شکر چاکە ئەوەڵانە الحەمدوللا الحەمدوللا جەماعەتمان هەیە ئەی باختان چۆنە باخ باخمان وەڵا ئەوە یەکەوە ئایبینی باخمان ئێستا بەهارە جوانە تر نازانم دوایی ئەومان هەیە ئاوتان هەیە ئەومان هەیە الحەمدوللا لەخوای بەزیار الحەمدوللا ڕزە دێمەکانیش ماشەڵڵا دێمەکان وەڵای دەرمانێ پێکەین مامەن نەماونی وڵای هەندێکیان ئاوەدان ماشەڵڵا دەرمانی بۆ دەرمانی ئەوڵانی هیچ نییە ناچێت نەوەڵا ناچێتێن باشە ئێوە ڕست بەهارەی بڕن یا پاییز قوربانێمە لە مانی سێ بڕی مانی سێ و پاییزش بازێکی بڕن باشەڵەن پاییزە بڕ خراپە پاییزە بر ترەکەی وردەبێ ترەکەی وردەبێ بەڵێ زستانان ترەکەی باشە لە مانی سێ بڕی ئەی هەستم کرد ترشیشتان هەیە ترشیشمان زۆرە ئەوم گدان هەمووی ترشن ینی سماق وەنیە بەڵە سماق سماق خبەر دەیخوای گەورە مەحفوظتانکە خۆشحاڵ بن گۆچانەکە لە شوێنی خۆیان چەقێنمەوە باشە دەستەکانی خۆش باخۆر سپاسان دەکەین سەلامەت بن ناوەڵام مەمنونی سپاسان دەکەین با قوربان سپاس دەکەین السلام عليكم ئاتۆ بۆ دانەر تۆزە ئاوا بچنە ئەولاوە بامش جەکان بێتەوە لێرە چۆنن چۆنی دانەرجان سەری کامێرەکەکە با لێت پرسم بزانم ئەو بۆچی وەلاتوە وڵایەوە شەرمان بواری هیچ نییە شەرتان بوو لەگەڵ چیە وڵی کوڕەکە ئێوە نایناسن لەو خواروەیە ناوی چییە ناوی ژیلوانە خەتا ژیلوان بوو یا خەتای تۆ بوو ڕاستە لەم خەتایە بوو ئەخر لە ئەو بپرسم لەوانە ئەوش بڵێ خەتا دانەر بوو وڵا خەتایە لەسم ناڵێک ئەوە بوو بە شەرمان ئەی چی لێ لێ ئەمە چی بۆکس بوو بەس ئاش بنەوە دوایی باشە تۆش میهرەبان بە باشە دڵی خۆت نەکەی بە ڕق و کانگای ڕق و کانی ڕق و ئەوانە باشە لە باتی ئەو ماستەکەم باش دانەرجان حەزت لە کامەیە ناوەڵام منیش ناخۆ نا تۆ ئەزانین چۆ ئەمە هەدیە ڕەت ناکرێتەوە ئەم کاکەیەمان ناوی چ بوو محەممەد جان چۆنیت باشی تۆ کوڕێکی ڕەزاسووک و فەخیری شەڕ ناکەی وەنیە تۆ شەڕ ناکەی باشە ئێوە تەمان خەڵکی هەڵەدن وەنیە هەڵەدن ماشەڵڵا دەیەکی خۆشە تۆ حەزت لە هەڵەدنە تۆ تەلەبە بووی لە پۆلی چەند بووی حەزەکەی مەکتەب بکرێتەوە ئینشاءڵڵا ئەکرێتەوە باش ها بە خۆر بەمزانم تۆ چی دەوێت دادە جوانەکان چۆن ماشەئەڵڵا ماشەڵڵا تۆ زۆر جوانی ناو چییە؟ بانو وەڵا بانو ناوەکەت زۆر خۆشە پیرۆزبایی ئەو ناوە خۆشە لە یەکەم ئەی تۆ سوپاسم ناکەیت ناڵی سوپاس قوربانی بووم دەی بزانم تۆ چی تەوێت ئەمە ناوی چییە؟ نما وەڵا نمایی تۆش ناوەکە زۆر خۆشە بۆ تۆش پیرۆزبایی ئەو ناوە جوانە باشە؟ باش؟ ئەمە تۆش بزانم حەزت لە کامەیە نما بانوو نمە وەنیە بانوو تۆ لە مەکتەب نەبووی لە پۆلی چەند بووی مەکتەبەکەش نەما وەنیە پێت خۆشە مەکتەب بێتەوە یان نێتەوە بێتەوە ئافرین ئەی تۆ ناو چییە داهێن باشە ئەم ناوە خۆشانەتان لەکوێ بووە ناوەکان زۆر خۆشن بزانم داهێن تۆش لە مەکتەب بووی دوعاکەی مەکتەب بکرێتەوە خۆم حەزم لێ نییە بەس بکرێتەوە باشە بۆچی حەزت لێ نییە وەڵی مامۆستاشتی زۆر پێداوە شتی زۆر پێداون بۆی لەبەریکەن نا لەبەرکردنا نووسینەوە مامۆستا دوو لاپەڕمان پێدا دوو لاپەڕە چییە خۆ زۆر نییە من ڕۆژی وایە سێ لاپەڕەشە دووسمەوە ئای چۆن ئای جا گەورەم ئای تۆش تۆ
تۆش دوو لاپەڕە بچووکی منیش سێ لاپەڕە گەورەم ئەی چۆن دەی بازانم تۆ چیتەوێ دەی بابەیەکیشەوە سڵاوێک لە بینەران بکەین چووکامان بینن بینەرانی خۆشەویست وانە با سڵاوێکیان لێ بکەین ئاوادەی فەرمونون ئای دەست خۆش زۆر سپاس شەڕ و تەقەیە مەجال هەیە دووسێ قسەمان بۆ بکەی وڵا جارێت مەجالم نییە زۆرم خەڵک لەلایە خوا ئەمە یاری پەبجیە ببوورە ینی ئاوا نیشتەکەین مەشغوڵەکەین زۆر داوا لێ بورنەکەین خەڵک زۆر لەلایە گورە هەر بەر ناکەوێت خوا لیڤڵ چەنی لیڤڵ سیویەکەم سویەک زۆر نییە ئەخر دەمێک نییە دامناوە بەڕاست ئەرەوە یعنی تۆ هیچ مەجالێکت لێ دووسێ قسەمان بۆ بکەی نام باش ئێستا یارەکەمان تەواو بێ ئێستا تەواو بێ یعنی بوەسم تا و کاتی تۆ تەواوی ناقەی ناکەم باشە، سەتان لەگەڵاکەم مەچمە شوێنێک قسەی باش قەی ناکەم بینن ناکەی مەشغوڵ ناکەی ئەمە یاری پەبجیەوە نییە بەڵێ باش ڕۆژانە چەند سەعات یاریەکەی وەڵا هەموو سەعاتێک هەموو سەعاتەکەم هەر کارەبا هەبێ من یاریەکەم هەتا بە خەبەر بی هەر یاریەکەی وانە ئەرە وەڵا جاری وایە تاکو سەعات چوار ناخەوم چواری بەیانی ئەرەوە دوای چواری بەیانی خەویت ئەرە وەڵا خەومە تاکو 11 و 12 ناست ئەو کاتە هەڵەسی تۆ دیسان دەست پێکەوە ئەرە وەڵام شو سەعات ئەم سەعات و خەوتم زۆر کەم بوو دەبار کاکە ڕێگا لێ نەگرین دوایی تووشی مەشاکی لێ بی ئەڵی خەتای ئەوان ناقەی ناکە قەی ناکە باشە مەمنونین سوپاس دەکەین کە جواب بداینەوە ناوی خزمەتە کاکە محەممەد ناوی دانای برا بچوو شاباس کاک شاباس ماشەڵڵا شوێنەکەتان خۆشە هیوادارم دوایی سەرزەنشتم نەکەم بڵێن وەزعەکەی لێ تێگاین سپاس دەکەین با لە تۆ دەست پێکەم زانام ڕۆژانە بەچیەوە سەرقاڵت وەڵی ئێستا بێیشیە بەچیەوە سەرقاڵبی یا گیژنیە بیکەی و هیچ هەر ڕەز و باخوشتیوە هەیەگەر ئێستا بەرپاچوشت کراوە وڵا بەرپاچوشت کراوە بڕاو ئێستا وەختی باخاودان وشتیوە ئەنج لەمە دووە بێتەوە باخ چیتان هەیە وەڵی جا هەنارمان هەیە خۆخمان هەیە هەڵوجەمان هەیە گوێزی ماشەڵڵا گوێزمان هەیە ئارەوەڵا شکر ئاویش باشە لەخوا بەزیاوێ کاکە با لە تۆ بپرسم مەتەڵێک هەیە ئەڵێ بەسەر کەڵە بەلاشە شێرە بەسەر کەڵە بەلاشە شێرە بەڵێ بەسەر کەڵە بەلاشە شێرە کەڵە شێر جاواشە ئەوە خۆوان لە سەرەتای بەرنامەکەەوە هینەکەی زانی مەتەڵەکەی زانی باشە چۆن دزانی کەڵە شێرە ئێوەڵا کەڵە و شێریش بێش کەڵە شێرە باشە ئەمە لە دەی ترم پرسی بوو وەڵامەکان نەزانی ئیتر ئەوە قەدەری خوا گەشتینە هەڵەدن و یەکەم کەس کە لێم پرسی مەتەڵەکەی زانی زۆر باشە دیارەکەمان شەڵا بۆ بێنن پێشکەشی کاک محەممەد هەر خۆ زانیا هاوڕەکانشت هیچ وەراری خۆم بوو دەی باشە سەرکەوتوبی سپاس دەکەین دیارەکە دێستا پێشکەشەکەین باشە باشە بە قوربان کاکە تۆ چۆنی باشی وەزت چۆنە شکر چاکی لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵا لەخوا لەگەڵی ئەڕێن ئەڕۆن باشە الحەمدوللا گەنجەکانتان هەمووی الحەمدوللا لەخوا بەزیابێ ئەرەوەڵا زۆربیان بە ڕۆژون دێ الحەمدوللا لەخوا بەزیابێ الحەمدوللا زۆر باشە دەستان خۆش لە خزمەتین خێرە ناخۆ حەزەکەن مەتەڵەکی تریش بپرسین یەکی سوود بپرسە باش کومەمە باشە دانێکی کە لەگەڵ گوندا بگونجێ
باشە باڵێ کەسێک بە کەسێک ئەڵێ چۆنی بەدوان ئەویش ئەڵێ باشم بەسییان ێ بە خۆیەوە کاتەستیان وتەوە چۆنی بەدوان چۆنی بەدوان ئەویش ئەڵێ باشم بەسییان تۆ بیشی زانی نابێ بێڵێ تۆ بەتەڵی زانیوە وڵات چۆنی بەدوان و باشم بەسییان ئێ مەقسەدی خۆی بووە مەقسەدی خۆی بەیانەی چۆنی بەدوان ئەڵێ چۆنی و بە خۆشی ئەڵێ چۆنی بەدوان باشم بەسییان نازانم بەخوا قورسە جاوە کوا پەیوەندی بەلاتیەوە بابا دوای پێت هەڵم دەخۆ زانم پەیوەندی بەلادێویان کاکە سەلام عەلەیکوم چۆنی بە قوربان باشی زۆر ئاسانە چۆنی لێو تۆزە وشکە وەڵاوی گوارە بە ڕۆژینەوە باش خوا لێ قبوڵکە بە قوربان گەنجێکی جوانە الحەمدولله سپاس بەخوای خوا لێ قبوڵکە یاخوا تۆ مەتەڵەکەمان نەزانی نەوە خوایم چۆنی بەدوان و باشم بەسییان ئەوە نازانم نازانی نەوە دەی باشە کاکە داوا لێبور نەکەین وەساکەمان لێ تێکان بەس حەزمان کرد مەرحەباتان کرد با قوربان سپاس تەمان کوڕێکی قۆزی وەکو تۆ لە لادیان نەدوێنم قسەم بۆ نەکا بە تەسەوری تۆ ئەبێ مدیشە بگرم وانێت خوا ئەیەکرێ بکاکە لە هەڵەدنێکی گەورە و گرانە من کەسم دەست نەکەی و قسەم بۆ بکات تۆ پێم بڵێ ئیشوکارت چییە خوێنکاری من 2 ساڵە بێت زاکۆم تەواو کردووە معلوم بارێکی زانکۆی سلێمانیم تەواو کردووە ماشاءالله و ئیتری ئێستا لە 2 ساڵە بێت لە ماڵەوە بێئیشم باشە بە بایۆلۆژی پەیوەندی بە ڕز و باخۆهینە و وڵی ئیشی من تاقیگیە زیاتر بەس لێرە تاقی گەشتی لێ نییە ئیتر 2 ساڵە ینی لە ماڵ عیلمەکەشمان بیتشەوە ئاوا ئەو 2 ساڵە چییە خۆ بێ وڵی ڕاستی ئیشەکە کرێکارێک شتێک ئیشی خۆشمان ڕزوشتمانەیە باخۆشی خەریشی ئەوە بەس لەم وڵاتەیە بەخوا ژیان تەفەوتیەکە لێرە باشە با بپرسم بزانم هەڵەدن وابزانم جاف و بەگزادە و مسکێنی تێ وانە تۆ لە کامیانی وڵی ئەو شتێک گرین نیە بەلام حەز ناکەم باسی خۆی ڕاستە ئەزانی چی خۆم من حەزم لەوە نییە بەڵام لەبەر ئەوەی کە ینی ئەزانی چی ئەمە نەریتە بە خۆ دەزانی ینی پەیوەندی بە کەڵچەر و کللتوری ئەمەوە تێگەشتی ناچاری کە هەندێک جار بۆ معلوماتی بینەرە مەمە بپرسی جوانتریشتی ئەم دێ ئەوەی هەمان وکو براوانە ئەمە باسی ئەوە بکەم ینی شتەکە خەریکە کاڵا بێتەوە جاران ئەوە زۆر تەواو بوو بۆ نمونە مسکێنێک لەوانەیە لەگەڵ جافێک تێکەڵاو نەبووە یاخو بە پێچەوانەوە جافی لەگەڵ بەگزادێک تێکەڵانەوە بەڵام ئێستا ینی ئێمە جوانی ئینسا لە ئێمە لە پێش هەموو شتێکەوە بۆ من بەخۆم بابانی بەڕاستی بەڵام جافێکم لەوانەیە بەقەت مسکێنێ خۆش بێ مسکێنێکم قەت بابانی خۆش بێ لا ئێمە کەساتی ئینسا لە پێش هەموو شتێکەوە زۆر باشە مەتەڵێکمانەیە ئەڵێ چۆنی بەدوان ئەویش وەڵامەداتەوە ئەڵە باشم بەسییان بەخوای لە مەتەڵا باش نمیداوای لێ باش زۆر خۆشحاڵ بووین با قوربان سپاس دەکەم چاوی من ئەرێ بابزانم تۆ دوکانناری یا هینەکڕی شتەکڕی سەلام عەلەیکوم باشی قوربان دەنگ و باست باشی سەحەتت چۆنە چاکی کەناڵی پێیان بەناوی گوندی هەڵاتنەوە بەخێراتدان سپاس دەکەین مەمنونی مەمنون تۆ ئێمە بینی لە کەناڵەکە ئێمە بەسم کەناڵەکە یاگەنی نەک خودی خۆمان ئەتان بینیم چۆن ناتابێت باشە با لەوە بدەست پێ بکەم کەناڵەکە و پێ چۆنە کەناڵەکە لەخوا بەزیابێت کەناڵێکی پێشکەوتووە و پێمان زۆر باشە باشە ئەگەر بپرسم چی کەناڵەکە زۆر سەرنج ڕاکێشە بۆ تۆ و چیشت پێ زیادە خۆی مادەم بینەرمانی ئەمە بۆ ئێمە گرنگە وڵی بڵێم چی بەرنامەکان ئارەوەڵا بە شێوەیەکی گشتی بەڵێ باشە جەنابە دوکاناری بەڵێ دوکانداری هەم وشکە و هەم تەڕە و ئەوانە نەخوا بەزیابێت بەروبازاڕی ڕەمەزان چۆن وڵی بە حکمیەوەی کە دووسێ مانگە ماعاش نهاتوە بازار کزە لەم کاتەیە ئەرەوەڵا داهاتێکی واشمان نیە لەم کاتەیە لادێش فەقیرە ڕاستەکەیان ئەرە وڵی خەڵکیم ڕۆ دەسی لە چایی معاشە معاشەکە نەبێ هیچ نییە لە خزمەتە مەتەڵێکمانەیە ئەڵێ چۆنی بەدوان ئەڵێ باشم بەسییان وڵاهین ئەویان نازانم دوای لەبوور نەکەم باش هیچ بەبێ بێرکردنەوە نەبەخوا ئەوە دوای لەبوور نەکەم باش بەس ئێوارە لە خزمەتان نابین بەرەوەڵا ئەی لە شوێ بن شوێن هەیە لێرە ئێدە باش ئەگە لێرە بن نابێ با قوربان لە خزمەتان زۆر زۆر بەخێر بێن
خۆشەویستان لەسەر ئەم پردە کوردەواریە ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست. السلام عليكم. شلوني قربان؟ دانشن تخوا دانشن. شلون قربان؟ باشن شكر. دانقو باسن. ديروا ودانشم. شلون دانقو باسن؟ شكر باشن. حال وحواطن. شكر باشن. لقى رمضان شلون؟ والله الاخوه بزي باشي. باشن. الاخوه بزي. بينتن شكر باشا. باشا الاخوه بزي. باشا. جنابت لقى رمضان وزل شلون؟ بزي باشي. شكر باشن. سر قالي تشين بروش. والله صبيشي. بيشي سرقالي بيشي والله هيك كصابتين سرقالي بيشين سرقالي خوتنين اوا اي كويس نيخو باشا اي ام رزو باخو براو چوزانم هنا ناوي چیه باخوشتانه هیچ ایشی تانیه والله يسا حال الوقت ايجنيه لمود ايجا كليته بابا راست ايشي باخش باش ما اولاترو طوفان شي سنيش براس طوفان بو اي مي ورا ما بس ترزه ترزه وانا باري زور باري زور والله لكاتي هنا لو كاتاك كاتي ناسكيا والله او كاتب ترزه باري والله زورش باب زانين جنابتان بتيو مشغولن والله جاي من بشيو هرزو باخو يما ما لا تواقم ولا خوشتمان هي وما لا تماني وانا ماني تبينيهم كردو بس رشولاخي لي بلا حيواني وديلينيا او بو والله اركي قرصه وشوان نيو خلق بيبه خيو ناكري اوا دخوا گەورە مەوفقتان کە یاخوا باخو باخات ئەو ساڵانی ڕابردوو هیچ باش بوو بەخوا پار باش نە بەڵام پێدار باشتر بوو ترێمان هەبوو باش بەڵام پار کەم و زۆر کەم هەر بەعام نازانم ئەم جگە لە دۆڵی جافایەتی بەعام کەم بوو شار باژە ڕۆوانە ترێ نەبوو بەڵێ ترێ کەم بوو پار هۆکارەکەی چی بوو وڵە ئیرادەی خوایە ئیرادەی خوایە ئەویش لە خواوەیە کە خوانەی داخۆ بە زۆرە ناوەڵا بە زۆر نییە نەوەڵا چێتوانێ بە زۆر داوا بکە ناوەڵا کە خوا بی داوا شەرم لە کەس ناکاو بابشمە ئەولاشۆ بزانم چۆنی قوربان باشش کورد تەزبیحەکە نازم ئەم منتیقەی وازم بۆ تەزبیحیش بەناوبانگە بەڵێ هەرەوەڵا قەزوانی هەیە و قەزوانی هەیە دروستیەکەن ینی ئەبڵەقیشی هەیە وابزانم لە هەڵەدنا دروستەکرێ هەرەوەڵا لێرە دروست دەکرێ بە زۆری وازان باسی قەرانجۆ ناکەن بۆ بەڵێ منتیقە زۆرتر دروستیەکە کەسێکەیە ئاوە بەناوبانگ بێ بۆ تەزبیح دروستکردن جاران هەبوو لە قەرانگوێرە وەڵا بەس لێرە نەوەڵا زۆر بە زۆری لە قەرانگوێ درستیەکەن باشە جەنابەت بە ڕۆژ بە چیۆ مەشغوڵی وەڵا قوربان بە هیچەوە مەشغوڵی جارە ڕەمەزانە هیچمان بۆ ناکرێت خۆ ڕەمەزانەکە الحەمدوللا خۆشە ئەرەوەڵا لەخوا بە زیاد بەسپاد ڕەمەزان بەرەکەتە الحەمدوللا الحەمدوللا ڕزقی پێوە خوای گەورە مەحفوظتان کە ئامین
جێگای من نابێ دانیشم سەلام عەلەیکوم خوا دانیشن لە جێ خوانی قوربان خوا دانیشن ڕەحمەتان لەبێ ڕەحمەتان لێبێ چۆنی قوربان چاچی وەزتان چۆنە شکر باشن حاڵ و ئەحواڵتان دەنگ و باستان ڕەمەزانی ئەم ساڵتان شکر بە دڵە یعنی مەبەسم ئەیبینێ لە خوای بەزیادە فێنکە بڵێ وەڵا جا ئەوە سنگیشی بۆ بکەیتەوە ڕەنگە زۆر خۆت فێنکە لە خوای بەزیادێ پارشێ حەزت لە چی بەکارێت تێشدا وەنگە زۆرە لە خوای بەزیادێ بێ بڵێ چ دەخۆی وەڵا خۆ پرسیارەکەی تۆش چاکە ئەوەنگە زۆرە وەنگە زۆرە شدە وەنگە زۆرە ئەی ئیشێک شتێک ناکەی بە ڕۆژ بەچیوە مەشغوڵ ناکەی ئیشی چی ئەی چوو زانم کورە تازێم هەموو کۆلکەدارن ئیشی چی مانگاجی بژێڕیەوە کورە ئەوەمان پێ ناکرێ کورە پێمان ناکرێ ئاوە نەوەڵە دێ با بزانم ئەوە تۆ بڕیاری خۆت داڵە هیچمان پێ ناکرێت با بزانم هاوڕێکانیشت فەرموو هەمان بڕیاریان فەرموو قوربان خۆ تۆ بیستی وتی هیچمان پێ ناکرێت ناوەڵی بکەینەوە باشە ئەم ڕەز و بەتابەتی ئەو ڕەزە دێمانە هەمووی بە بازووی بەرڵامان کردن ڕۆی بەرڵامان کردی بۆ ڕۆیەوە بێ قەزابیا خۆ نەماون هیچ نیوە دەرمانە من نەزم بڕیوە نەزم بڕیوەستان زۆر باشە با بچمە لای جەناب ئەوە تۆ وەڵا پێم خۆش بوو نەڕوە ڕەزە دێمێکی ماشەڵڵا جوانتان هەیە بەس ئێمە خلافمان هەبوو لەگەڵ جەنابیان ئاگوت کاکە بەرەڵا کراون و ئیتر بەس دەرمانەکەی قوربان بەنسبەتی ساڵانی زوو لە بەرەڵا کراون ساڵانی زوو گاما هەبوو گای زوود من وێسم پرسیاری ئەوە دەمان شێڵان بەرپاسمان دەکرد ژیاڕنمان دەکرد مێژەڵەکەمان فرێدا ئێستا ئیقتیداری ئەوانەمان نەماوە لە بەرەوەی ئەوەی گەنجە لەخوا بەزیابێ یان ئاسایشە یا پۆلیسە یان پێشمەرگەیە ئەوانش کە ئیشمان پێ ناکرێت ئەو خزمەتی جارانمان پێ ناکرێت ئاوە کە لێرە و سەیرانەکەن ئاوە بەعزیشان ئاوەدان نین هیچ دڵتان ئەوە خاوانەکانیان لە سلێمانی دانیشتن و نانەوە جوان نادنێ ئەوەی خاوانی لێرە بێ بە پێی توانە خەریجان بندڵنیام ترێس سەرگەڵوو بەناوبانگە بەس بابزانم چ جۆرە ترێکتان هەیە ئاخرێمە هەڵەدنین ترێ هەڵەدن بەناوبانە خڕواڵم ئەدە بە ئاخر سەرگەڵۆتە لە ببوورە ترێ هەڵەدنمە بەسمەوە لێ زمان بوو زۆر جوانە شەشحونەوە ترێما هەیە حەڵبەر ڕەش زۆرە ترێ ڕەشەما هەیە سادانیما هەیە سپیکەما هەیە سەرقوڵەما هەیە گۆلکەما هەیە ئەوە هەرەکەی نەوەیەکە و هەرەکەی ڕەنگی سەرقوڵە خۆیەگرێ بۆ گەرماوشت بەڵێ عیبینە عیبینە بەڵام بە تایبەت لێرە لە بەرەوە یەکرێتە مێوش ترێ ڕەشکەما زۆرە ترێ ڕەشەکە تۆ وازان بیستە قسەیە بکەی لە خزمەتم باشە وەختی خۆی بەگاج جێراکرا بەگا جووتەکرا زمانەی هەستا جووتمەگا هەبوو ئێستا هیچی چیانی کزنی ژەکراوە ئەندا بەگاوە هەستاکردنیسکمانەکە شوێن بە گوێدرێژ و ئێستری ژیان کرد بەڵێ بە پێی توانە ئەوەی گای پێڕانە ژیرایە بە دوو ماڵ سەرێکیان دەخستن ڕزەکانان پێش ێڵان جووتەکان پێکرد جوانە بابزانم قوربان جەنابەت جووتی کردووە بەڵێ بەچی بەگایە بەوان بەگاجوود بە گوێدێش کردومانە ئەدا داوای لێبوردنەکەم یاخۆ بەخێرن مەمنونین مەمنونین چیە فەرمی جواب باشە بابزانم تۆ زیاتر لە گوندی هەڵەدنا ئەتیمادتان کردوتە سەر چی بۆ ژیانی خۆتان ئێستا حالیان بەڵێ ئێستا حالیان هەموو شتێکمان لەسەر مەعاشە یەک شتی کەمان نەماوە ئەوە ئەرێوەڵا هەڵەدنیش زۆر زەحیەی داوە بەڕاستی قوربانی زۆرە قوربانیمان زۆر داوە ئەنجا خزمەتمان زۆر کردەوە بەڵام خزمەتەکە بۆ خۆشمان بەشدارین بەشدارین گوێ لێ هەر بۆ شۆڕشمان نەکردووە بۆ خەڵکمان بۆ خۆشمان کردووە دانی نسبەتێکی باشی شکر مەعاشخۆرە ئارێ وەڵا لەخوا بەزیابێ هەمووی باوەڕ ناکەم 20 کەسی تیا بکەم ماشخۆر نەبێ ینی وەزعی خەڵکەکە شکر باشە ئارێ وەڵا شکر باشە لەخوا بەزیابێن چونکە ئەزانی بۆچی واڵم شکر هەڵەدن ئاوەدانە ینی 150 ماڵ لە ئێستاە بۆ گوندێکی ئاوها زۆرە باێ ناوەدا خۆربان شکر وەزعمان باشە بەڵام ئەگەر حکومەتی ئاوڕمان لێوەدا خراپ نییە وڵا خراپ نییە وانە باشە ئەم هەندێک کۆنکرێت و قیر و ئەوانە دەبینین ئەوە تازە کراوە یا قوربان تازە کراوە قەدیمی چمان نەبوو قەزەی قەدیم مەبەسم هین ناڵ مەبەسم سەردەمی بەعس ئەوانە نییە نەبابە نەوەڵە بەسم ئەوەیە باە ئەمە تازەیە ئەمە
ئەمە بە زۆری حکوومەتی هەرێمە باشە چەند ساڵە قیرتا و شتتان بۆ کراوە وڵات چەند ساڵە 4 ساڵە بێ بە قۆناغ لە نەوەتەکانەوە هەر ساڵە شتێکمان بۆ کراوە ساڵێک ئەو جادە و ساڵی دوایتر ئەو جادە و ئەو قوتابخانە و ئەو خەستەخانە و ئەو جادە و هەر ساڵە شتمان بۆ کراوە شکر بۆخوا بەڕاستی بەربوومی خەباتەکەمان شتێک دەستکەوتوتەوە باش باش وەڵا پێم خۆشە کاوە ڕازی لەوە جادەی دێتە خوارەگەت بۆمان بێن لە دەرەوەی دێدەریکەن پێ خۆشحاڵی باشە ئەم جادەی خوارەوە کە لە لای گاپێڵۆن و مالومە ئەوانەوە دێ ئەمەش هەر قیرەوە نیە هەمووی قیرە باشە هەتا چێتەوە ڕانێ قیرە وەڵا باش هەتا چێتەوە قەڵم پاشا و دوکانی قیرە الحەمدوللا کەواتە شکر باشن یانان زۆر باشین یعنی الحەمدوللا گلەیمان نییە شکر لە باشان حاجیج بزانم حاج ئاغا لەگەڵ جووت و بەرپاچ و ڕەزبڕین و ئەوانە چۆن بووی والله باش بووین بە یەسەر کردومانەوە با عیب نەبێ بەوەڵی کوێ درێژ کردومەنە بەخوا خۆی باسی مشاروشتی سەرگەڵ و ئەوانەشان نەکرد ئاگول لەوێ دروستمانە کرد تەوراس و بیور و وەکسی خۆی ئێرە نەوە جووتی تیا بوو نەوە ئێسریشی تیا بووە ئێستا ئەوە نامەمووی پۆبتاوە و ئێستا هەر ئاوا ئەی ڕشێن و جیاکەی و جێژار و بەخوا هەر دەرمانەکەی پێکەین وی بڕی باشە ئەوەی کە پێڵەن دەرمان بە کوردەکەی ئەوەی جای بۆ بژار پێیەکەن باڵەیە ڕز زعیف ناکە گوڵە چۆن بەخوا تیرەکەشی ڕقەکە بەخوا تیرەکەشێکە ئەرێ وەڵڵا تەخیلی کوڕێک بەیان شامووی حاجپاکەی بۆڵێکی پێوە نەبوو بوو پاروا بوو پار زۆر ترێ زۆر کەم بوو وڵا هەبوو ئەو هەر دەرما بەتوڵەکانیان کرد بەس جاری قەدیم جوتیاری باشە بوو ڕازبڕی باشە بوو ئەوانە ینی لە هەڵاتنشا حتمما خەڵکی بەناوبانگ و ئەوانەتان خۆی ساش کرد بازێکی جوانی ئەبڕێ و باشی ئەبڕێ و بەڵان چییە ناشێڵین جاران لەگەڵ جووتەکەمان نابر هیچ ماڕێکی لە چوار بەرپاتی کەمتر نەیەبر چوار بەرپاتی بر لەگەڵ جووتەکەی نێژ بنمێوەکەش بمێنێ ئێستا ئەنچێڵا و دوایی بنێوەکەشان لەگەڵ جووتەکەی بنێوەکەشیان نەکرد ئەنجا ئێستا ئەزانی چییە دەرمانەکە بە کرێ بۆ دەڕشێنێ نازانی بەکوێیەکە باشەوە ئەگەر جاری وایە پۆخەکە ینی پۆخی دەرکردووە دەرمانەکە پێ بکەن بخراب نییە بەرەوەڵا وشکێکە بەرەوەڵا بێت دەست بارێزی دەبێت زۆر دەست بارێزی بابزانم تۆ بەتەماچی بەشان و باهوو ئەڵێ ڕۆستەمی بەقەر 6 کەس هێشتێ هەر کەمی شانت داداوە لە ژوور ئەشکەوتە شەر نابینی مەگەر لە خەوتە باشە ئەوە تۆ بە منەڵی ئەی هەر بۆ خۆشی ئێوەیرم خۆم لێ بۆ بە ڕۆستەمی زاڵ نەبابە لە خزمەتتدا باشە براگەورەن باشە ئەڵێ مەتەڵێک هەیە ئەڵێ لێشە پرسن ئەڵێن چۆنی بە دوانەویش ئەڵێ وەڵا باشم بەسییان باڵێ ئەویش گۆچانە ئافرین ئەوە کە کابرا گۆچانی باڵێ دەست خۆش ینی ئەوە خەڵکی تەجروبەدار یەکسەر زانن کەەوە ئینەکە چی ئەوە پێش تۆش ماشەڵا ئێچێ لە گەنجەکان زانی باڵێ کاکە ئێوە چییە فەرمون لە خزمەتان سپاس دەکەین ئەی باشە ئەڵێ ئەچێکی ترە پرسێ ئەڵێ دوور نزیک کردوونەوە باڵێ دوور نزیک کردوونەوە باڵێ زانیی چامان بۆ دوورە کەم حکم بۆ نێزیکی باشە دوور نزیک کردوێتەوە دوانش کردووە بەسییان ئەمە پێ گوترێ ئەوەی کە گوتەکە خەڵکی تەمەن باڵێ بابزانم دەی هیچ بپرسم بزانم قوربان لە جەنابتم پرسی خۆوانە وڵا وتم نەوەکو تووڕە بوو بێ قوربان تووڕە نابم هەر تووڕە نابێت یاخوا خوا مۆفەختان کەخوا خۆشحاڵین وڵا دەمێک بوو هەڵە دنمان نەبینی بوو ڕاستەکەێن سەرچاو خۆش بیاخوا سپاسانە خۆ مەجلیسەکەم لێ تێک نەدان ئەوڵای ئێمەش کاکە قوربان سپاسانەکەین سەلامەت بنیاخوا بەڵێ کام مامۆستا عوسمان وەرە حاجی جان وەرە عەلەیکوم سەلام چۆنی کا حاجی شکر باشی ئەمە چی ئەم پەستەکە لە بەرە سەرماتە وەڵا خۆ هەڵەدن هەواشی ساردە تۆزێ وەڵا بلوسیش لەبەر کردووە بێ قەزا بیاخوا دێ وەڵا ئەوی ئەترافەش ئاوا پیرە بێ خۆی گەرم داپۆشێ
خۆینە بۆ سەرمایەگرێنە بۆ گەرمایە ئەیتخوا دەی ئەوە ڕێگای هەمومان وا پیرە بین خۆ ئەوە نییە کە بە جوانی شانازی بکەی و بڵێ خی گەورە بۆ فقت کایخوا کا حەجی بە کەشیدەکە تا دیارە شکر حەجت کردووە ساڵی چەند حەجت کرد ئەیدە تۆ ساڵێکمان بۆ بڵێ بزانام لە پێشینەکە حتمما لە پێش ئەوەی کە دەیەکان ڕاگوێزرێ و پێش 30 ساڵەوە پێش بەخوا چۆتە 650کان چوومە ئەمرم چۆتە 84 باشە بەچی چووی بۆ حەج هەتا هینە بە سارە تا بەغدایە بە هەتا چون بە ئامانەی بە ئامانە ئەوە پاسی قەدیم ئەمانە پێنج بەڵێ بەڵێ پێنج هین بوو 5 نەفەری هەڵەگرت بەڵێ ئەی لێەوە بەچی چوون بۆ پاسەی چوونە حاجی ئەزانی چی من بۆ خۆشم لە ئەردانەوە ڕۆیشتی بەڵێ من بۆ خۆشم کوڕی لادێم جاران زۆر خۆش بوو کە کەسێکە چوو بۆ حەج ئەها جارە لە پێشا گەردن ئازایی لە هەموو خەڵک کرد بۆ لاوا بوو ئەجا کە دەهاتەوە خەڵک بە پیری واچوو خەڵک هەموو دەستی ماچە کرد گوت دەستی بەر کەعبەکە و تۆ بەس پیرۆزە لەم دێ بە پیاناتۆ بۆ شەڵی ئەجا جاری وا بوو کەسەکە خواردنی دروستە کرد وەکو ئەرەوەڵا ئەی قوربان وەختی خۆی تۆزێک باسی هینشمان بۆ بکەن حاڵەت دوو حاڵەتمان هەبوو جاران هەم شایی هەم مەولود زۆرەکرا لەم منتیقەیە شای و مەولود زۆرەکرا ئیتر قوربان سفران ڕائەخست قوربان ئاگری گەورانە کردو و کەتری گەوران پێ ئێستاژایکەین لە خوای بەزە ئەم ساڵ کردومانە بە خێری کەخوا لەو بەڵایە گەورەی لامان ئەجا چاپەزی چاکە بوو چاکە بوو کەتری قۆری پێوەنا با پێ بڵێم دەی باپیری من بە پێیان چوە بۆ مەکەی من دەمویستە ئاو بۆم باسکەی بێ قەزابی دەبووە بۆم باس 12 مانگی 12 ڕۆژی کەم بووە کاتەوە ئەم ماڵی خۆی ئێوە بۆ ساڵیان پێ چووە ساڵیان پێ چوو ساڵێکی پێش 12 ڕۆژ کەم ڕاستە جا بەس یەکشت جوان بوو کە حاجی یەکشت زۆر جوان بوو یەکشت زۆر جوان بوو ئەو کابرا لەوێ خەمی ماڵ و مناڵەکەی نەبوو ئەیگۆ فلان کەس دراوسێمە ئەگای لێ بێ و ینی خەڵکی دڵپاک بوو خەڵک ینی خەڵکی ئەو کاتە زۆر پاک بوو بابم بەڕەحمە بێگوت قەسم بەخوای ئێسقەکەیان و ڕوحەکەیان هاتبەوە ئای وایە ئێسقەکە و ڕوحەکە هیچکە ئێوە دوورە کاکە بە ئەم هەموو بە پێ بڕۆیت هەروە ئەمان هەموو ڕزی بوو ئەما هێسقی بە دەرەوە بوو ئەمیان بە سواری حشتر و ڕاست بە سواری حشتری ڕۆی باشە ئەم دۆڵی جافایەتیە جاران وڵاخە بەرزەشی زۆر بوو بەڵام ئێستا نازانم ینی من ئەمڕۆ وڵاخە بەرزەم نبینی قوربانسێ بەهۆی سیارەوە زۆر شت لەوق بووە هەموو سیاری خۆی هەیە لە خۆ ڕاگر بۆ پچێ بۆ معلومە یا بۆ یاخیان یان بۆ دیەکانی دراوسێمان سیارە نەبوو لێ سواری وڵاقی خۆی بووەچوو ئەرێ جاران هەتاکو معلومەش ئایدی ناحیە ماوەت بوو بەڵێ ئێستا وایە بەڵێ ئێستا شوێن زیینوی کۆتەڵ هەیە لەم دوو معلومەی ئەوە ناوانمانە لەوێ بەو لاوە ئایدی گاپیڵۆنە و ئایدی سوورداش ڕاستە دەی خی گەورە مەفەقتان کە خۆشحاڵ بووم ئەو گفتوگۆکەمان خۆش بوو وەختی چای ئادەیتر ڕەمەزانەکە ناڵێ قەیناکە خۆشە زۆر خۆشە ئینشەڵا ئەجرمان دەسەکەوێت پاداشمان دەرسەکەوێت ئینشەڵا لای خوا خوا مەفەقتان کە یاخوا سوپاسانەکەم دەستان ماچەکەم خوا فەرمووی هەر لە شوێنی خۆتان چێوەری نەگرتووە
ئافرین چۆنی تۆ ناو چییە؟ سامی چۆنیت؟ ئەی تۆ؟ بڕیار بە تۆم دابوو؟ خەینە دەی دەست خۆش دەست خۆش با هاوڕەکانشت بیان دەمێ باش؟ ها بە خۆ بە ڕێدین؟ ئافرین بۆ تۆ تۆ؟ دیلە؟ ئەی تۆ؟ ئەلەند؟ پاسکیلەکەم نایەتی لێی خوڕم؟ ئەگەر سامی بێڵە من نەیدەم بۆ تۆ خاوەنی نیت؟ نەوەڵە ئەی شێ سامیە؟ یارێک مەدانەوە کاکە هەر کەسەوە بێ فڕێکی لێدا و بێتەوە ئەنجە سەری ئەو کەسیانە بێ ئەجا تۆ بە پاسکیلی خەڵکیش فڕە لێی؟ وڵا پرسی پێەکەین پرسی پێەکەن سامی تۆ چۆنە پاسکیلەکە دەدەی بە هاوڕێکانە؟ ئافرین ئانەی تێ؟ لەبە ئەبێ بییت؟ بۆ ئەبێ بییت؟ چونکە هاوڕێ خۆمانە هاوڕێ خۆتە ئافرین ئەبێ هاوڕێکەت پاسکیلی نییە؟ ناوە ئێ باشە مادام تۆ ئاوا بەخشندەی ئافرین بۆ تۆ ئەبێ بییتێ لە بەرۆی هاوڕێتە وایە؟ باشە هاوڕێکەشت دەی یا بە تۆ وەنیە؟ باشە دەی دەست خۆش دەستان خۆش دیاردەیەکم بینی لە هەڵەدن جا من جاری وایە بەزە لێ زمانەوە ئەڵەم سەرگەڵوش چونکە هەڵەدن و سەرگەڵ و هەر ینی زۆر هینن زۆر ناوەکان بەیەکەوە یە زۆر جار بەڵە تقریبا هەڵکەوتوی جوگرافیەکەشە هەر ڕاست تقریبا وەگێک وایە بەڵام ئەم دیوا کەوت بەڵە هەڵەدنەوەی بە منتیقەکەی فراوانترە سەرگەڵ تۆزە منتیقەکەی تەسیست باشە ئەوەی کە بینیم لە هەڵەدن هەم گوندەکەی پاک و خاوێنە هەم گەنجەکانی ماشەڵڵا پاک و خاوێن و قۆزن ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە وڵات دیارەی کەشوهەواکەیە ئی خواردنەکەیە الحەمدوللا کەشوواکەی ئێرە زۆر پاکە زۆرش خۆشە کاک بەرهەم گەنجی ئێرە ئەگەر لێرە لە هەڵەدن بژی ئەبێت چ بکە بەچیەوە سەرقاڵ بێ واللهی جاران عادەتەن خوێندن بوو خوێندن زۆر بوو لێرە الحەمدوللا باغداری بوو بەڵام ئێستا بیلعکس بۆتەوە ئێستا چەکداری و باغداریەکە هەیە بەڵام باغداریەکەش کەمترە سام بۆتە چەکداری ئارە وەڵا ئەی باشە ئەو ڕز و باخەی هەیە ئەو چوزانم بابەتی حیوانداری هەیە ئەخر گوند ئەگەر ڕەزی دێمی نەبێ و باخی ئەو بڵێن بەراو ئەو شتانەی نەبێ و حیواندار نەبێ ئەخر وەڵای لە دێژ ناچێت بە تاکید ئێستا هیچ دێک ئەگەر جەناتان چوو بێتن هیچ سیمای دێتی پێوە نەماوە سیمای دێتی نەماوە لەبەرەوەی بۆ جاران ڕاستۆڵینەوە هەبوو گاجووتە بوو ئێستا ئەوانە هیچی نەماوە هەمووی بۆتە دەرمان و فەوری بووە تێگەشت ئێستا من باوکی خۆم ئێستاش بە دەرمان قەناعەتی نییە ئێستا حەقی خۆیەتی ئەزانی بۆ منش پشتیوانیەکەم ڕاستەکەی ئەو دەرمانێک کە ئەیوەشێنن کە ڕشێنن بە ڕزەکە ئەو ڕاستە جیاکی وشکەکە بەڵام زۆر کاریگەری لەسەر مێوەکەش هەیە هەتا و پیاوەوتی کاریگەری لەسەر ترێکەشی هەیە جا خۆ مامەساگە تەجروبەت کرد ئێستا هیچ شتێکی لا دێوەک جاران نەماوە نەتامی نەبۆنی نەڕەنگی ئەمە چییە ئەمە بەس دەرمانەکەیە ئەم دەرمانی چیمایەکە بەکارهێنێ ئەم پەینی چیمایەکە بەکارهێنێ ئەو تام و بۆن و ڕەنگە نامێنێت جاران پەینی خۆماڵی هەبوو پەینی ئاژەڵ هەبوو ئێستا ئەوانە هیچی بەڵە ئێستا هیچی ئەوە نەماوە هەمووی بۆتە پەینی دەستگەر و چیمای تۆ باسی شتێکی جوانت کرد جاران پێین هەبوو بڵێن سەرانگوێلک هەبوو جاران وانە لێرە شەر سەرانگوێکی پێڵ ئەموو ئەو باڵێن پاشماوەی ئاژەڵ جا چی حیوانی ورد بێت چی ڕەشە وڵاخ ئەوانە بێ ئەیان کرد ئەو سەرانگوێلکە جاری وا بوو ساڵە 2 ساڵی پێ ئەچوو پەینەکە زۆر پەینێکی چاک دەرەچوو باشتر زۆر باش بوو زۆر ینی گوندی وا بوو دوانسیانێکی تیا بوو ئەزانی ڕۆژە چوون بە گوندێ وتی بە قوربانەوە ئەوە دەرمەخەنەوە سەنێر و هێنە دەرمەخەن وتم کاکە ئەوە مانای لادەیە بۆچی دەری عیب نییە کاکە خۆی لادێ بە دوشتەوە زۆر جوان بوو یەکەمیان ئەو سەرانگوێنەکانەیە دووەمیشان خانووی دار جوانە ئێستا الحەمدوللا هەڵەدن سوپاس بخوا هەمووی بۆتە مستەلاح ئەویشی تیان نەماوە بەڵام کەشواقیشی زۆر خۆش باشە گەنجەکانی لەگەڵ تاعات و عیبادە تا چۆنە وەڵا الحەمدوللا زۆر باشن چەنها یەک دوو ماوەی من بزانم تقریبا ئێستا 3-4 مامۆستای دینیمان هەیە الحەمدوللا ئەندا پەرلەمانمان هەیە مامۆستای زانکۆتان هەیە مامۆستای زانکۆمان بەڵێ مامۆستای زانکۆمان هەیە قوتابخانەمان الحەمدوللا زۆرە زۆر باشە لە خوێندنە زۆر باشین الحەمدوللا بینیم هەتا نازانم چیمەنتۆیەکی جوانیش کرا بۆ ڕێگایەکی چیمەنتۆ
بۆ مزگەوتەکەش ئەمەژیان نازانم من هەسم کرد وەم زانی تازەیە نا ئەویش دەمێک مامۆستا بەکر کردوێتی مامۆستا بەرگە هەڵت ئەبوو بەکر هەڵت بەڵە بەڵ ئەو کردوێتی وڵات چەند پردێکی کردوە منش دەستخۆشی لێکم وەک خۆم دەستخۆشی لێکم بەناو هەموو دیەکەشەوە ڕاستەکە ئێمە پێمان خۆشە پردوشتی کردووە پردی کردووە جاد ئەم جادەی کە ئەیبینن ئەمە تو لە ڕێک بوو جاران بۆیە هاتی ئێستا الحەمدوللا سیارە ئەم بەراوبەرە پەڕێتەوە ئەمە نەبوو یەک جادێکی باریک بوو بەس زەلام ئەم گوێ درێژ پیای دەرەچوو بەس ئێستا لە الحەمدوللا هیوادارین ئەمە شتێکی باریشی لە بیر من هێنایەوە هیوادارین ئەو ئەندام پەرلەمانانەی کە بە دەنجی خەڵک ئەبن بە ئەندام پەرلەمان الحەمدوللا دوجار بە جۆرە لە جۆرەکان خی گەورە ئاوڕیان لێ ئەداتەوە ئەبن بە لانی کەم ئەبن بە سەحابی دارایەکی ئەندازەیەک معقول و باش ئەگەر ئاوە بتوان ئاوڕ لە گوندەکانی خۆیان بدەنەوە لە شوێنەکانی خۆیان بدەن چووکە زۆرینێ زۆریان ئەگەڕێنەوە بە گوندەکان ینی ئەندام پەرلەمان زۆرینیان خەڵکی گوندن ڕاستێستا لە شاراژین من یەکیان خۆم ئەڵەم خۆزگە هەموو ئەندام پەرلەمانەکە مامۆستا بەکر بوونایە بەڕاستی شتێکی زۆر نمونەی کرد بەڕاستی خەڵکی دەیەکەی خۆی بەبێ جیاوازی لە یاد نەکرد ئەوەی توانیتی من دەستخۆشی لێکم چای ماچەکەم ئەوی توانیتی کردی بۆ دەیەکەی ئەوەی توانیتی لە توانایە بوو بە زیادیشەوە کردوێتی دەستی خۆش بوو ئەمەش دەستخۆشی لێکەین تۆ بووی پۆبجەکەەوە کرد هەزاری من لێت عاجزم ئەی من میوان بم چۆنە بێت تۆ ئاوە ئیهمالم کەیت و قسەم بۆ نەکەیت هۆگوت کاکە من یاریەکەم شەڕێکی زۆر گەرما بوو شەڕی چی ئەو پۆبجێ ڕاژ ناوەستێ ڕناوەستێ نەوەڵا باشە تۆ چێن فێری کردی بۆ خۆم هەر لە خۆ نا لە ڤیدۆ سێرم کردن جا فێر بوو ئێستا ڕۆژانە کوتت ئەو هەموو کاتە بە پۆبجیە بیتە سەر ئەوەڵا لەگەڵ ڕۆژووە وڵا ڕۆژمان پێ ناگیرێمە ئەجا تۆ ئاوا یاری بکەی ڕۆژت کو پێگیرێ پێمان ناگیرێ مناڵی نێمە مناڵن تۆ پۆبجی ئەتوانی بکەیت مناڵ نیت و ئەو شەڕ قورسانە بکەیت بەڵام بە ڕۆژەکە مناڵیت پێمان ناگیرێ باشە قەی ناکە ئاشتە بمەوە لەگەڵتا بەڵام تۆ ئەبێ ڕێزیش لە میوان بگری وانە بەڵێ وایە دەیخوا حافیز حافیز مامۆستا سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. خوا لە ڕازی بێ سپاس دەکەین تاعات و عیبادەتی مانجی ڕەمەزانیشتان قبول بێ ان شاء الله. الله آمین لە هەموو مسلمانی قبول سپاس دەکەین. مامۆستا بە سەبارەت بە هەڵەدن پرسیارە جەنابەت بکەم بزانم کەش و هەوای دینداری لە هەڵەدنا چۆنە چونکە هەڵەدن مێژووی هەیە لە مۆزوعی دینداریە. بەڵێ والله لەوەتی من لێرەمە الحەمدوللا سوپاس بخوا باش لەخوا بەزیاد بێ جومعە و جەماعەتمان بەردەوامە پێنج فەردە الحەمدوللا مزگەوتمان خەڵکی لێ الحەمدوللا سوپاس بخوای پەروەردگار هیچ کاتێکیش نەبووە نوێژ جەماعەتمان تەرک کرد بێ لەخوا بەزیاد بەس ئەزانی بۆ زۆر جارم پرسیارەکەم بە خۆ دەزانی دێ جوگرافیای فراوانە خەڵک خەریکی ئیش و کارە بەتایبەتی خەڵک دوورەکەوێتەوە لە ئاوایی ڕەنگە بۆی نەکرێ هەموو فەرزەکان بێتەوە بۆ ئازانی چۆن مامۆستای خۆشەوی جان خۆی تەبعاً لە دێ خەڵکی ئەڕوا بۆ عیشوکاری خۆی یعنی تۆگەر جودار وایە فەردێکە بینی خەڵکی کەم لێیە ناکرێت بڵێ وڵای کاکە بۆ خەڵکی نەها چونکە جار وایە تۆ بەیانیان و عەسران بە تایبەتی ئین نیوەڕوان و عەسران عەفوەن ئەو دوو فەردیان کەمتر خەڵکی لێ چونکە دەرەکەوێت تۆ بێ بزانی خەڵکی دەرەچێ بۆ عیشکردن بەس وەکو فەردەکانی تر الحەمدوللا لەخوا بەزیاد بێ سپاس بخوای پەروەردگار پێنج فەردە نێژمان هەیە و وەخا لە باڵغیش مای خۆی باشین لەخوا بەزیاد الحەمدوللا مامۆستا تەبایی لە هەڵەدنا چۆنە چونکە ڕاستەکەی باڵانسی تەبایی لای مامۆستایانی ئاینێ باشە زان کێشە و گرفتەکان زۆرجە ڕۆکەن ئەوان ئێمە زانی کە لێرە چەند تیرەیەکی جیاوازی تایە ینی لە ڕووی عەشیرەت و بنەماڵ و ئەوانەوە مامۆستای بەڕێزگیان من وەختی خۆی پێشەکەی ئەو قسەی حەزەکەم بیکەم بۆ ئەمی خەڵکی بژزانی کاتێ هاتم بۆ ئێرە وتیان هەڵەدن سێ تیرەی تایە تۆزێ بۆ مامۆستای ئاینی قورسەوتم قەیچێکە تیرە خۆ
قەیشێکە باتیایە بێ بەڵام سپاس بۆ خوای پەروەردگار ئەوە فەضلی خوای پەروەردگارە لەوەتی من هاتووم ئەو سێتیری وەک براژێن لەگەڵ یەک کێشەیان نیە لەخوا بەزیادبی یعنی تەبایی لەخوا بەزیابی هیچ کێشەی ناو دیەکەی ڕاستەکەی هەر هەڵەدن بە خۆشی ئەندازەیەک بە تەبایی باسی خوای پەروەردگارەکەم هەتا ئێساکە من ئەوە چەندێکە 3 ساڵەوە نیوە لێرەم هیچ کێشەیەکی ئەوە نەبوو بڵین لەگەڵ یەکتریا بێ لەخوا بەزیابێ هەر سێتیرەکەش وەک برا لەگەڵ یەکاژیە زۆر باشە مامۆستا جەنابەت زۆرتر لە مەوعیزەکانی خۆتانە لە وتارەکەی خۆتە لە ئامۆژگاریکردنەکانتانە زیاتر گرنگی بە چیە دەنانی چی بۆ خەڵک باسەکەن بۆی کاریگەر بێ خۆی زیاتر مامۆستای خۆشەویستیان لە دێە زیاتر باسی تەبایی و برایەتی و یەکریزی و هەمووشۆی یەکتری و سیلی ڕەحم ئێمە زیاتر باسیێوان دەکەین لەبەر ئەوەی زۆر گرینگە ئینسان ئەو سێ شتە لە ناو ئینسانی مسلمان و بە تایبەتی لادیەکانە چونکە هەمویان یەکیان گرتووە لە ناو دیەکان وەکو شار نییە فراوان بێ هەموو برایەتی و تەباتی زۆر گرنگە ناو لادەکان چونکە زۆر بە ئیشەکان جاروای بە تەبایی و وەکو چۆن کوردەواری وەختی خۆی بە دەستەوایی دەکرا لەخوا بە زیاد بێ ئێمە زیاتر وتارەکانمان زیاتر لەسەر تەبایی و برایەتی و یەکریزی ناوخۆی باشە زۆر جار مامۆسانی بڵێن گوندەکان بۆ خۆیان خەڵکی ناوچەیەکن و هاتوون بۆ ناوچەیەکی تر بۆ کاری پیرۆزی مەلایەت و ئیمامەت و خەتابەت و ئەوانە بابزانم مامۆستا جەنابەت خۆت لە ئەسڵا خەڵکی کوێیت من خەڵکی گوندی شێخ باڵەوانم سەر بە نەحەی ئاقزەلەر ینی باش دوورکەوتیتەوە ئارە وەڵا لەگەڵ جەنابی مامۆستا یەحیا کەویش خەڵکی وازانم گوندی کوڕداوێ ئەوش لە سەرگەڵووە بڵێ هینتان چۆنە لەخوا بەزیاوێ هەر وەکو چۆن لێ عایلی تێکلاوین هەمووشەمان گەرمە لەخوا بەزیاد دەیخوای گەورە مەوفەقتان کە مامۆستا زۆر خۆشحاڵ بووین ببینینی جەنابتان خوای گەورە سەلامەتتان کا و تەعات و عیبادەتیشان قبوڵ ئینشاء الله خۆشحاڵ بین خوای گەورە پاداشتان باتەوە ساس دەکەینەوە سەرەتا پێمان خۆشە دوعایەوە بۆ بکەین کە ئینشەڵا هەم بێ مزەڕەت بی هەم بێ موشکیلە بی ماشەڵا خانووەکە لە شوێنێکی خۆشە ئەم شۆڕەبێژ لە دوورەوە ماشەڵا دیارە ڕەنگە بیکە بە ناونیشان زۆر باشە بڵێ شۆڕەبێک لە حەوشەکەمان کاک محەممەد جان جەنابەت مختاری ئەم کوندی هەڵەدنەی حەزەکەم بزانم چەند سەرخێزان لێرە ئەژی جارە با بزانین چەند ماڵە وڵات تقریبا 100 ماڵە ماوە 100 ماڵ بەڵێ من تەسەورم کرد 150 ماڵ وانە ببێ 150 نابێ بە 100 ماڵ بۆ 110 ماڵ یعنی لەوە زیاتر نییە ئەی چەند خێزانی تیاژی وڵاو خێزانان هەموو ژین لێرە بەبەست بۆیە خانووان نییە کە دوو ماڵی تیا بێ یاشتێکی ئەوە نییە ناوەڵا نییە باش ناوەڵا ئەی وەعز و معیشەت و ژیانی ئەم خەڵکە بە چیەوە پەیوەستە والله ژیانی ئەو خەڵکە زۆربەی معاشی هەیە بەڵام ئەگەر معاش ببێ بەڵام معاش نییە ئەوڵا جار ئێستاوە جارە بەلوعەکە چیرەوە وڵا خەریکی ماڵاتداری ئۆشتانە وڵا زۆر باشە وڵا باخ و باخات و ماڵاتداری ئۆشتانە چەند ساڵە جەنابەت مختاری ئێرەی وڵا ئەمە ساڵێکە ساڵێکە ئارەوەڵا ینی زۆر نییە ناوەڵا قوربان کەواتە لەسەر با بزانم مەشروعات و شتتان بۆ کراوە واللهی مەشروعات هەر مەکتەبمان بۆ کراوە و مزگەوتمان بۆ کراوە کارەبامانەیە و جادەمانەیە و چێ حکوومەت مزگەوتی بۆ کردوون وڵا ڕابطی ئیسلامی کردیوە ساوانیان منەظەمە بەڵێ باشە وازان تاپۆلی ششتان هەیە لێ ششمانەیە بەڵێ بەسم ناوەندی بەڵێ هەمان زۆر باشە ئەی مەشاکلی خەڵک چۆنە وڵی خەڵک زانی چی کاک محەممەد بۆ ئەڵم گوند عادەتەن کابرا ڕزی هەیە لە تەنیشتی ڕزەکە باخی هەیە لە تەنیشتی ئەو جاری وایە خەپقی ڕێکە وڵی شکر باشین لەخوا بەزیاو لەو وارەوە زۆر باشی کەواتە تۆ مختارێکی بێ مشکلەیە ئارەوەڵە لەخوا بەڵاگەر دەیەکانی دەوروبەرمان لێمان گەڕن خۆمان زۆر باشین لە ناویەکە ئێوە لەو لاتانەوە یاخسەمرە بڵێ لەو لاشتانەوە سەرگەڵ بڵێ لە پێششتانەوە چاڵەوە لە دواوە زۆر پەیوەندی بێ ئەوە مەشاکلی دیەکانی دراوسێتان چییە؟ وڵی مەشاکلی دراوسیەوە ئێمە مەرعەمان زۆرە ئەوانیش مەرعیان کەمە اینجا ماڵاتیشان زۆرە ئەوان حیوانیان زۆر زۆرە لە شوێنەکەی خۆیانە جێگایان نابێتەوە مەجبوریان ناو مەراکە ئێمە بەش کاک محەممەد من بینیم ئێوە زۆرتر ڕەشۆڵاختانێ بەڵێ حیوانی وردەمان نیە ئێمە
ئەی ئەمەش وابزانم پوش و پاوانی ئێوە جاوگشتان زۆرە زۆرمان هەیە چکە ناوچەکە فراوانە وڵا زۆرمان هەیە بەس ماڵاتی گەورەشی زۆر لێ ئەی بۆ ناتانەوێت بەشێکی بدەن بە دێکانی دراوسەکە بۆ بیان نینێ لە هەندێک شوێن بۆچی نایەندەینێ ئەوان مەرعەکەی خۆیان هەموو کردەوە بە باخ ئەنی هیچیان نێشتەوە ماڵاتیش بەسەری شوێنەکەی تڕای شتێکی تریژ لە هەندێک گوند ڕاستە هەنی جاری وایە هەیە دێنە ناو مەرعەی دراوسەکانەوە داگیریشێ وڵای ئێمە ئەین داگیریان نەکردەوە بەڵام زۆر دێن ئەرەوەڵا دەما ملا عەزایان بکەن ئەگەر وڵا وامان کرد ئەگەر ڕاستەکەی ئەگەر لە خۆتان زیاد بێ خۆ ئەوانش بەس بە مەڵکی ئەوەی بزانن ئەوە مهم بەخوا لە خۆمان زیاد نیە کاکە ماڵاتمان زۆر زۆر ئێمە دەحەمدە بەخوا کەم ماڵ هەیە نەیبێ باشە تۆ حتمما مۆریش تێ بەڵێ پشگیری تۆ تاوان بۆ هەندێک شوێنە خوادوانێ زیاتر پشگیری بۆ چیەکەی جەنابەت وەڵی بۆ ئیشی کارەبا بۆ ئیشی دایرەکان بۆ هەر ئیشێکی پێویستیان بێ ئەیکەین خەڵکی غەیرە ناتە ناو دەیەکەتانەوە مەسەر خەڵکی غەیرەش وەکو ئەو خەڵکە باخیەیە لە خوارەوە خەڵکی غەیرە کڕیوێت و باخی هەیە ئەزانی بۆ چیواڵم لە هەندێک شوێن کارەبا بێ ئینیان بۆکەین وایە مەحاویلانە بۆ باخ ئەوانە لە هەندێک شوێن خەڵکێک هەیە مثلا ئیدەیەکی ترایە مەسەن ناوچەیەکی ترە دێ لە منتیقەکە هینەکەن و جار وایە بۆ ئەوی مختارەکە چاودێریشی بکانی پشگیریشەکە و ئەشێڵن و لە لای چەند لە هەندێک شوێن ئیش و کاریشێ وەڵای ئەمەش کۆمەڵی خەڵکمان هەیە کە خەڵکی ئێرە نییە باخی هەیە ئەرزی کڕیوە لێرە پێویستیان بە پشگیری هەبێ بۆ دایری کارەبا بۆم شوێنانە پشگیریان بۆکەی دەخوای گەورە مەفەقتان کاکە محەممەدجان خخوای گەورە سەلامەتان کە ئینشاءالله خۆشەویستان خۆزگە پرسیاری ئەوە کرا کە تا چەند ئەو دیمانانەی کە پیشارماندان لێ ڕازی بوون تا چەند توانیمان کەش و هەوا و جوانی سروشتەکەی گوندی هەڵەدەنتان بۆ بگوازینەوە بەڵام پرسیارەکەمان بۆ ناکرێت ڕاستەکەی بەڵام دڵنیام لەوەی کە بەشێکی زۆرتان لە بەرنامەکە ڕازی بوون تاکو گوندێکی دیکە و تاکو ناوچەیەکی جیاواز و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ